من ئیبراهیم نادر دەرچووی بەشی دەرمانسازیم لە پەیمانگەی تەکنیکی پایتەختەوە. سەرەتا ئاواتی ئەومە بوو کە بم بە دەرمانساز بۆ ئەوەی سودێکی بچووک بە کۆمەڵگا بگەێنم. هاوکات لە پەیمانگەی پایتەخت توانیم ئەم بڕوانامەیە بەدەست بهێنم کە ئێستا کە لە یەکێکی دەرمانخانەکان خاوەنکاری خۆمە. من لە ماوەی خوێنی 2 ساڵم لە پەیمانگەی پایتەخت کە لەسەر دەستی دکتۆرە بەڕێزەکان کە توانیم ڕابهێنرێم لەسەر خوێندنەوەی ڕاکێتەکان و پێدانی دەرمان بە خۆشدا کە لە ئێستا دەتوانم دەرمانخانە بە شێوەیەکی سەربەخۆ بەڕێوە ببە. دەمەوێت لێرەوە سوپاسی پەیمانگەی پایتەخت بکەم کە ئەو خولیە و ئاواتەی هەم بۆ توانی بۆم بەدی بێنێت و کە ئێستا خاوەنکاری خۆمە.